أول سباق سوى دورة طلع منها ما سب رجل واحدة. لە سلێمانی خولێک بۆ ڕاهێنەرانی مەلەوانی بە ناوی خولی فێرکردنی ڕاستکردنەوەی تەکنیکی مەلە کرایەوە. یەکێتی مەلەوانی سلێمانی سەرپەرشتی دەکات. ئەم چالشی ئێمە دوای ئەم نەخۆشیە ڤایرۆسەکە بڵاوەتەوە لە هەموو عالەماوە بە تایبەتیش سلێمانی و کوردستانی کردوێتەوە هەموو چالاکێکی ریاضەی وەستان بە تایبەتیش مەلە، بەڵام لەم ئاخریانە ئێمە بەبێ ڕێنمایە تەندروستیەکان توانیمان ئەم چالاکیە بکەینەوە کە ئەویش بەدەستهێنانی بڕوانامەی بیە بە سەرپەرشتی خەبیری عێراقی مامۆستا وەسفی کە ئێڵێکە 46 خوێندکار بەشداری تیا کردووە بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بیوانەکان بە شێوەی نەزەری و ئەمەلی وتراوەتەوە، چ لە وەکو ئەبینی لە قاعەیە و چ لە ناو مەسبەحە ئێمە ڕۆژانە دەرزمانوتەوە و ئاخر ڕۆژیشمان ئیمتیحانی خوێرکارەکانە. 46 ڕاهێنەر لە کوڕان و کچان ماوەی 3 ڕۆژ دەبێت لە سەردەستی وەسفی مترێت ڕاهێنەری نێودەوڵەتی عێراق وانە دەخوێنن بە شێوازی پراکتیکی و تیۆری کە دەبنە خاوەن بڕوانامەی بی باوەڕ پێکراو. ڕاهێنەرانیش بە گرنگیەوە باز لە خولەکە دەکەن بۆ زیاتر پێشخستنی بواری ڕاهێنەرایەتی و فێرگەی مەلەوانی. طبعاً بە خۆشحاڵێوانێ لەوانەیە بینی بێتیشتان خۆتان ژمارەیەکی زۆری کچان بەشداریان کردووە، ینی لە کوڕەکان زیاترن. هەڵبەتە ئەوە ئەگەیەنێ کە کچان زۆر زیاتر بە حەماسەوەن بۆ ئەوەی کە بتوانن وەکو ڕاهێنەر ئیشکەن لە ناو مەلەوانگەکانە یاخود بتوانن کە تیپێکی مەلەوانی کچان دروستکەن ئیتر لەگەڵ نادیەکانە بێ یاخود وەکو هەڵبژاردەیەکی سلێمانی یاخود کوردستان بتوانن کۆمەڵێ یاریزانی باش دروستکەن. بە خۆشحاڵی و دەستخۆشی لە یەکێتی مەلەوانی سلێمانیەکەم کە ئەم خولای هێناوەتە شاری سلێمانیەوە خولی بیە کە ئێمە بەشداریمان تیا کردووە، خولی بیە کە ئێمە بەشداریمان تیا کردووە بە هیوای ئەوەی بتوانین کە چەند زانیارێکی پوخت و چاک وەرگرین بۆ ئەوی بتوانین لە داهاتووە ئەگەر ئینشاءڵڵا چوونە بوارێکی ڕاهێنەری مەلەوە بتوانین سوود و قەنزانجێکمان بۆ جگەرگۆشەکانی شارەکەمانە بێت. کردنەوەی خولی ڕاهێنان کە ڕاهێنەر دەبێتە خاوەن بڕوانامی باوەڕپێکراو ماوەی چەند ساڵێکە زیاتر وەرزشی شاری سلێمانی و کوردستانیشی بەرەو پێشتر بردووە. لە نێویشاندا چەندین ڕاهێنەر و پاڵەوان توانا و ئاستیان زیاتر بە دەرکەوتووە جیاواز لە ساڵانی ڕابردوو. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.